خوێندکاری ژیر بە هیوای کاتە چ خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی 2 لاپەڕا 153 لە لاپەڕا 153 گەیشتمە شیکار بکە و ساغ بکەوە پرسیاری ژمارە 8 لاکێش ببورن هاوکێشەکم هەیە لە لای ڕاست 18 دابەش 15 لە لای چەپ پیتی دابەش 45 شیکاری ئەو هاوکێشە واتە ئەو پیتە دەکاتە چ ژمارەک واتە چ ژمارەک ئەمن ئەگەر دابەشی 45 بکەم دەردەچی 18 دابەش 15 زۆر سێچار ڕێ هەیە بۆ ئەژمێرکردنی یان شیکارکردنی ئەو هاوکێشەیە ئەمن یەکەم شت ڕێی کتێبەکەی بەکاردێنم واتە چونکە نادیارەکە دابەشی 45 کەواتە ئەمن هەردوو لای هاوکێشەکە جارانی 45 دەکەم هەتا پیتە نادیارەکە بەتەنیا لە لای چەپ بمێنێتەوە ئەمن لێرە هەردوو لای هاوکێشەکە جارانی 45 دەکەم چونکە کە دابەشە ئەمن پێچەوانەکەی ئەنجام دەدەم جاران جاران 45 و 18 جاران 45 لێرە تەنیا ئەمن ئەو هێڵەی ڕێک دوور و درێژ دەکەم هەتا جێ ببیتەوە 45 ئێستا لای چەپ 45 دابەش 45 دەکاتە یەک هیچ نامێنێتەوە تەنیا پیتەکە زۆر باشە لای چەپ تەنیا پیتی ماوە لای ڕاست ئێستا دوو کردار هەیە کرداری 45 جاران 18 و کرداری دابەش 15 ئەوجە 18 دابەش 15 یان 45 دابەش 15 هیچ جیاوازی نییە بەڵام ئەمن چونکە 15 هەیە کە خانە یەکانی پێنجە زۆر ئاسانە 45 دابەشی 15 بکەم پێشی ئەوەی 45 جارانی 18 بکەم کە 45 دابەشی 15 کرد دەمێنێتەوە 3 واتە ئەو 15 دەبیتە یەک هیچ نامێنێتەوە 45 کەش دەبیتە 3 ئێستا 3 جاران 18 دەکەم 3 جاران 8 دەکاتە 24 3 جاران 1 3 لەگەڵ دووش 5 واتە پیتی کردیە 54 ئەوە ڕێگایەک ئەگەر بمێ ساغکەمەوە دەچمە هاوکێشەکەی وەکو خۆی دەنووسمەوە وەکو یەکەم جار بەبێ دەستکاری ئەو هابوو ئەو جە پیتەکەی لا دەبەم لە جێی ئەو پیتە 45 دادەنێ واتە ئەو پیتەی دەستڕمەوە دەنووسم 45 زەر نەچوو ببورن چەند دەرچوو لە 45 نەبوو 3 جاران 18 بوو 3 جاران 8 24 54 بوو 3 جاران 1 3 5 2 54 45 و 54 54 لێرە دادەنێ ئایا 54 دابەش 45 هەروەکو 18 دابەش 15 هەمان بەهای هەیە یان نا هەتا بزانم هەمان بەهای هەیە یان نا دوو سێ ڕێ هەیە یەک لەوانە کورتکردنەوەی پێدەڵێن هەردوو کەرتەکان ئەو کەرتەی یەکەم جار کورت دەکەمەوە واتە ئەمن دەزانم کە 54 دەکاتە 3 جاران 3 جاران 18 45 دەکاتە 9 جاران 5 یان 45 دەکاتە چەند جاران 15 3 جاران 15
باشترە نەک 18 دەنووسم 3 جاران 15 لەو لایەش لە لای دەستی ڕاست هەر وەکو خۆی 18 و 15کەی وەکو خۆی دەنووسمەوە هەر بەخۆی ئەوان لەوێنە ئەمن دەستکاری ئەوانەم نەکردیە ئێستا 3 لە سەرەوە 3 لە ژێرەوە کەواتە ئەو سێیانە 3 دابەش 3 دەبی بە 1 وەکو ئەوەیە هیچ نەماوە لێرە وەکو ئەوەیە بەس ماوە 18 و 15 18 و 15ش لێرە هەیە 18 دابەش 15 واتە هەردوو لای هاوکێشەکە لای ڕاست و لای چەپ وەکو یەکن چونکە ئەو سێی ئەمن دەتوانم لابم 3 دابەشی 3 دەکەم دەمینێ 1 جاران 18 هەر 18 1 جاران 15 هەر 15 1 هیچ لە کاتی جاران و دابەشکردن هیچ ناگۆڕی لە بەهایەکە کەواتە ساغم کردەوە ڕێیەکی دیکەش هەیە بێزگە لە ڕێی کتێبەکەی با دیسان وەکو جاران هاوکێشەکەی بنووسمەوە ئەو هابوو ئەمن تەمەشای لای ڕاستی هاوکێشەکە دەکەم تەمەشای ژێرەکەی دەکەم لێرە 15ە لێرەش دەبینم بوویتە 45 چونکە هاوکێشەیە واتە ئەو 15ە جارانی شتە کرایە بوویتە 45 جارانی چ کرایە بێگومان جارانی 3 کرایە واتە ئەگەرە من ئەو 18 جارانی 3 کەم ئەو ژمارەی ئێرەم بەدەست دێ کە نادیارە 18 جاران 3 دەکا 54 ئەو کات شیکاری هاوکێشەکەم دەبیتە 54 ئەوەش ڕێیەکە لە ڕێیەکان بچمەوە لای پرسیاری ژمارە 19 پیتی د دابەش 4 لە لای ڕاست یەکسانە بە 2.5 دوو ژمارەی تەواو 1 دابەش 2 واتە 2.5 ئەگەرە من بمەوێ پێش هەموو شتێک ڕەنگە ئەو 2.5ی کە تێکەڵا بیکەمە کەرتی ئاسایی کودێکەمە کەرتی ئاسایی 2 جاران 2 4 4 و 1 5 5 بەسەر 2 ئەو 2.5ی باشترە بیکەمە بینووسم وەکو 5 بەسەر 2 هەتا شیکارەکە ئاسان بی کەواتە لای ڕاست وەکو خۆی دەنووسمەوە د دابەش 4 4 دەکاتە 2 جاران 2 4 4 و 1 5 بەسەر 2 ئاسانم کرد ئێستا کە ئاسانتر بوو تەماشای لای ڕاست دەکەم نادیارەکەم دابەشی ژمارە چ کرایە ئەمنیش بە پێچەوانە دەبی نادیارەکەم جارانی هەمان ژمارە بکەم لە هەردوو لە هەتا نادیارەکە و پیتەکە بە تەنیا بمینێتەوە واتە جارانم کرد 4 لە سەرێ 4 لە خوارێ 4 دابەش 4 دەکا 1 پیتی د جاران 1 هەر دەکا پیتی د پێی نایە بنووسم 1 د هەر دەنووسم پیتەکەی لێرە یان یەکسەر چارەکەی دابەشی 2 دەکەم دەبیتە 2 2 جاران 5 یان 5 جاران 4 20 ئەو جە دابەشی 2 دەکەم هەر دەبیتە 10 کەواتە هەرکوو بکەم لای چەپ دەکاتە 10 واتە شیکاری هاوکێشەکە کردیە 10 ئەگەر بشمەوێ ساغی کەمەوە لێرە دەچمە لای دەی دەنووسم 10 لە جیاتی ئەو پیتە دەنووسم 10 بزانم دەی دابەشی 4 کەم دەکاتە 2 یان ناکاتێ لێرە دەنووسم 10 لە جیاتی دانان 10 جاران 4 ئەو جە بزانم ئایا دەکاتە 2.5 یان ناکاتە 2.5 ئەو جە لە خوارێ 10 چەند 4 هەیە لە 10 2 4 هەیە چەند دەمینێتەوە 2 جاران 4 هەش 2 دەمینێتەوە 2 بەسەر 4 ئەو جە بزانم دەکاتە لای چەپیان ناکە 2 بەسەر 4 لێرە دەتوانم کورت کەمەوە 2 دابەشی 4 بکەم دەکاتە نیو چونکە وەکو ئێرەی لێدێ لە کاتی کورتکردنەوە
چونکە دوو دەکاتە دوو جاران یەک، چاریش دەکاتە دوو جاران دوو، دووەکان دوو دابەش، دوو لەسەرێ دوو لە خوارێ دەبیتە یەک، واتە هەمان شتە، واتە دوو بەسەر چار هەر دەکاتە دوو یەک بەسەر دوو، کە دەکاتە دیسان دوو یەک بەسەر دووی لای چەپ، کەواتە شیکارەکە ڕاست و دروستە و هاوکێشەکەش هاو سەنگە. دێمە لای پرسیاری ژمارە 20. لێرە 3 دابەش 5 جارانی ئەو پیتەی کرایە کە دەکاتە دوو بەسەر 5 کە ژمارەی تێکەڵە، دەتوانم دوو بەسەر 5 بکەمە ژمارەی کەرتەچی ئاسایی. ئەو کەرتەی دەکەمە کەرتەچی ئاسایی، جارێ 3 بەسەر 5 هەر وەکو خۆی دەنووسمەوە. کەرتی ئاسایی 5 جاران دوو 10 لەگەڵ دووش 12 دابەش 5. ئێستا چونکە لێرە 3 بەسەر 5 جارانی پیتی نادیارە، ئەمنیش هەردوو لای هاوکێشەکە دابەشی 3 بەسەر 5 دەکەم. 3 بەسەر 5 لە هەردوو لە لای ڕاست 3 بەسەر 5 دابەش 3 بەسەر 5 دەبیتە یەک، هیچ نامینێتەوە، تەنیا پیتی مە دەمینێتەوە. پێی نایە بنووسم یەک مە، کەس نانووسی یەک مە، تەنیا مە دەکاتە. لێرە ئەو کەرتەی دەنووسمەوە وەکو خۆی 12 بەسەر 5، ئەوجا ئەو دابەشە دەبیتە جاران، ئەو کەرتەش هەڵدەجێڕدرێتەوە سەرەکە دەبیتە ژێرە، ژێرەش دەبیتە سەرە 5 بەسەر 3. ئەوجا ئێستا پێنج دابەش 5 هەر دەکا یەک، 12ش دابەش 3 دەکات 4، واتە پیتی یەکسان دەبی بە ژمارە 4. ئەگەر بمەوێ ساخکەمەوە دەچمە لای هاوکێشە سەرەکیەکە، لە سەری سەرەوە پیتی لا دەبم، لە جیاتی پیتی دەنووسم 4. ئەلێرە 3 دابەش 5 جاران 4، واتە 4ەکە وەکو ئەوەی وایە لە سەرەوە بی، لێرە جاران 4. ئەوجا یەکسانە، بزانم دەکاتە 2 بەسەر 5، 2 بەسەر 5ش ئەوەی ڕاستی بی کردێ چەند، 2 جاران 5 10 و 2 12 بەسەر 5، بزانم دەکاتە 12 بەسەر 5 یان نە، بێگومان دەکاتێت چونکە 3 جاران 4 دەکە 12. 12 بەسەر 5 لێرە، 12 بەسەر 5 لێرە، یەکسانە لای ڕاست، یەکسانە بەلای چەپ. پرسیاری 20 تەواو بوو. ئێستا دێمە لای شیکاری پرسیارەکان. پرسیاری 21. ڕامان تۆپە ڕەنگ کراوەکانی دابەشی سەر هەر 3، لێرە زۆر گرنگە 3 دەبی بزانم کە ئەوە ژمارەیە، دابەشی هەر 3 هاوڕێیەکانی کرد، هەر یەکەیان چاردە تۆپیان بەرکەوت. هاوکێشەیەک بنووسە شیکاری بکە و بۆ دۆزینەوەی ژمارەی تۆپەکانی ڕامان، واتە ئایا ڕامان چەند تۆپی هەبووە کە هەر 3 هاوڕێی هەبووە، هەر یەکەی چاردە تۆپیان بەرکەوتیە. زۆر تۆپی هەبووە ڕامان. تۆپەکانی ڕامان دەنووسم ڕ لە جیاتی کە نازانم چەندە، دابەشی دەکەم بەسەر 3، ئەوجا دەکاتە یەکسانە بە 4. هەتا ئەمن بتوانم ئەو هاوکێشەیە شیکارکەم، چونکە پیتە نادیارەکەم دابەشی 3، ئەمن هەردوو لای هاوکێشەکە جارانی 3 دەکەم. ئەو 3 لەگەڵ ئەو 3 دەڕوا دەبیتە 1،
ڕ بە تەنێ دەمینێتەوە، یەکسانە بە 3 جاران 4 12، 3 جاران 1 3 لەگەڵ یەکیش دەکات 4. کەواتە ڕامان 42 تۆپی هەبوو کە دابەشی کردە سەر 3 هاوڕێیەکەی هەر هاوڕێی 4 تۆپی بەبەر کەوت. تۆپی ڕەنگاوڕەنگ. پرسیاری 22 ئازاد ئەم هاوکێشەیەی بەکارهێنا د یەکسانە بە 26 س بۆ ئەوەی ژمارەی کاژێرەکانی کارکردن لە مانگەک ببینیتەوە. دەقێکی زمانەوانی بنووسە لەگەڵ ئەو هاوکێشەیە بگونجێ. لێرە نووسرایە باشان. پاشان شیکاری بکە ئەگەر هات و د بکاتە 208. ئەوە تۆزێک هەستم نەکرد زۆر لەو باشانە داڕشتنەکەی ئەو پرسیارەی دەقەک بنووسم، دەقەکی زمانەوانی، بەڵام شتێکم نووسی لێرە. ئازاد لە هەر مانگەک 26 ڕۆژ ئیش دەکا. کەواتە ئەگەر لە مانگەک 208 ڕۆژ ئیشی کرد 26 ڕۆژ بەڵێ ئەگەر لە مانگەک 208 کاژێر ئیشی کرد کاری کرد هەر ڕۆژەی چەند کاژێر کاری کردووە. ئەوە دەقەکەی منە. ئەوجا دەینم ئەگەر لە مانگەک 208 کاژێر ئیشی کردبوو ئایا چەند کاژێر ڕۆژێ ئیشی کردیە. لە جیاتی پیتی 208ەکەیدا دەنێم لێرانە لە هاوکێشەکەش دەتوانم ئێستا شیکار بکەم. چ دەکەم؟ لای چەپم 26 جاران پیتی سئم هەیە، کەواتە ئەمن هەردوو لای هاوکێشەکە دابەشی 26 دەکەم لێرە و لێرە. باشە، لێرە لە لای چەپ بووە یەک تەنیا پیتی سئەکە ماوە، پیتی سئەکەی دەنووسم، لە لای ڕاستیش 208 دابەشی 26 بکەم. چەند 26 هەیە لە 208؟ ئەگەر 6 هەبی 6 جاران 8 48، 8 جاران 6 48، 8 چونکە 8 جاران 6 48، 8 جاران 2 16 لەگەر چاریش دەکا 20، کەواتە لە هەر ڕۆژێ 8 کاژێر ئیشی کردیە. لە مانگە چی؟ 26 ڕۆژ ئیشی کردیە بوویتە 208 کاژێر. ئەوە ڕێی منە. ئەوجە نازانم خوێندکاری ژیر ئەتوش بە چ ڕێیەکی ئەو هاوکێشەی شیکار دەکەی. پرسیاری 23 هاوکێشەیەکی لێکدان بنووسە و شیکاری بکە بۆ ئەوەی پانی لاکێشەیەک بدۆزیەوە کە ڕووبەرەکەی 0.45 سانتیمەتر دووجابی و درێژیەکەشی 0.9 سانتیمەتر بی. کەواتە دەچم هاوکێشەیەک چی لێکدان دەنووسم. یەکەم جار ئەمن دەبی بزانم ڕووبەری هاوکێشە دەکاتە چ؟ دەکاتە درێژی جاران پانی، لێکدانی درێژی و پانی. هاوکێشەکەی من ڕووبەرەکەی دیارە 0.45 ڕووبەرەکەی دیارە 0.45 سانتیمەتر دووجا، یەکسانە بە درێژیەکەشی دیارە 0.9، پانیەکەی دیار نییە. پانیەکەی ئەمە دەتوانم لێرانە ببینمەوە. چ دەکەم؟ هەردوو لای هاوکێشەکەی دەینم دابەشی 0.9 دەکەم لای هەردوو لای هاوکێشەکە. 0.9 لێرە هەتا تەنیا پیتەکە پیتی
پ بمینێتەوە کە پانیەکەیە کە ئەمن 0.45 دابەشی 0.9 دەکەم دەکاتە چەند 0.45 دابەش 0.9 ئەگەر ئەمن لێرانە فاریزەکەم لابرد ئەوەی ڕاستی بی 0.9 زۆر کەم 0.9 زۆرترە لە 0.45 دیارە پانیەکەی زۆر پانی ئەو لاکێشەی زۆر کەمە زانین پانیەکەی چەندە زۆر کەمترە لە درێژەکەی لێرانە ئەگەنە من بمەوێت با لێرانە شیکارکەم 0.9 دابەشی 0.45 دابەشی 0.9 ئەگەرە من ئەو فاریزەی لابم بینمە ئێرانە ئەو فاریزەیەش دەبی لابم بینمە ئێرە کەواتە ئەو های لێدێ دەکاتە 45 0 لەوێنە دەکاتە 4 ژمارەی 5 دابەشی 9 4 ژمارەتەوە نابیتن 49کەی هەمووی وەردەگرمەوە جا 45 دابەش 9 دەکاتە 5 9 35 کەواتە پانی لە هاوکێشەکە لێرانە دەکاتە تەنیا بەتەنێ دەکاتە با بنووسم 0 و پیتی یەکسانە بە 0.5 سانتیمەتر 0.5 سانتیمەتر و 0.9 سانتیمەتر دەکاتە 0.45 سانتیمەتر دوو جا کەواتە پانی لاکێشەکە 0.5 سانتیمەترە کە بە هاوکێشە دۆزیمانەوە ئەوە تەواو بووین لێرانە هاوکێشەکەمان دروست کرد و پانیەکەشمان دیتەوە پرسیاری 24 هەڵە لەکوێیە دارا هاوکێشەی 2 دەکاتە 12 شیکار کرد بەم هەنگاوانەی کە لە لای چەپ دیارە لێرانە شیکاری کردیە هەڵە بدۆزەوە پاشان شیکاری دروست بنووسە لێرە گەرە من تەماشای ئەو هاوکێشەیە بکەم 2 دەکاتە 12 چی کردیە دارا چووە لە هەردوو لای دووی کەم کردیتەوە لە هەردوو لای هاوکێشەکە دووی کەم کردیتەوە ئەوەی ڕاستی پێویست ناکا دووی کەمکەینەوە چونکە ئەو کاتە ئەمە دووی کەم دەکەینەوە ئەگەر چمان هەبوو ئەگەر کۆ دوومان هەبوو ئەو دووی کەم دەکەینەوە کە تا بکاتە 0 بەڵام لێرانە کۆ دوومان نیە لێرە چمان هەیە دوو جاران پیتەکەمان هەیە کەواتە ئەمە لێرە چ بکەین دەبی باشە دەبی لێرە دابەشی دووی بکەین هەردوو لای هاوکێشەکە دابەشی دووی دەکەین دابەش دوو لێرەش دیسان دابەش دوو کەواتە لێرە پیتی ئەو جەبەت با بچم لە لایەکی ئەو هاوکێشەیە شیکارکەم ئەو جە دوایە بێم هەڵەکەی هێشتان هەڵەکی دیکەشی کردیەکە نابی ئەوەی ڕاستی بی ئەو هەڵە بکرێت 2 دەکاتە چەند بوو 2 دەکاتە 12 بێم لێرانە تەمەشاکەم 2 یەکسانە بە 12 2 دەکاتە 12 ئەمە چ دەکەم هەردوو لای دابەشی دووی دەکەم هەردوو لای هاوکێشەکە دوو لەگەڵ دوو دەڕوا بەتەنێ دەمینێتەوە 12 دابەش دوو دەکاتە 6 ئەوە شیکارە هەڵەی دارا لە چێن دەرەیە ئەوە زۆر هەڵەکی گەورەیە کە 2 کەم دوو ناکاتە ئەوە ناتوانین هیچ کاتێک 2 کۆ بکەینەوە یان لێ دەربکەین لە ژمارەکی دیکە ئەوە نابیت ئەوە ناکرێت تەنیا و تەنیا دەبوایە هەمان ڕادە لە یەکچووەکان لەگەر یەک کۆ بکەینەوە یان لێ دەربکەین ناتوانین دەنا لێ دەرکردن بکەین هەر ئاوا بەبێ یەکێک سئی لەگەڵە
ڕادەکەیدی پیتی سئی لەگەڵ نییە ناتوانین لەگەر یەک ئەوها ئەگەر تەنیا ئەوەش سئی لەگەڵ بە ئەو جە دەمانتوانی دوو لێ بڕوا دەیکردە سفر ئەو کات هەر ناشی نەیدەکردە یەک کەواتە ئەوە زۆر هەڵەیە ئەو جۆرە شیکارە زۆر هەڵەیە. دێمە لای پێداچوونەوە و ئامادەبوون شیکار بکە و ساغ بکەوە. پرسیاری ژمارە 25 پیتی س کەم 5 یەکسانە بە 17 کەواتە لێرە کەم پێنجم هەیە کۆ پێنجی دادەنێم لە هەردوو لای پیتی س کەم 5 لێرە کۆ 5 لە هەردوو لای یەکسانە بە 17 کۆ 5 17 کۆ 5 لێرانە دەنووسم ئەوجە لێرە کەم 5 و کۆ 5 لەگەڵ یەک دەڕۆن دەبنە سفر س بەتەنێ لە لای ڕاست دەمینێتەوە دەنووسم س یەکسانە بە 17 کۆ دەکەمەوە لەگەڵ 5 لە لای چەپ دەبیتە 22 کەواتە شیکاری هاوکێشەکە س دەکاتە 22 زۆریش ئاسانە ساغکردنەوەی ناوێ ئەوەندە زۆر جار ساغم کردی تۆ تەنیا 22 پێنجی لێ بڕوە بێگومان دەکاتە 17 بەبێ ئەوەی هیچ ساغکردنەوە چی بووی هەموو کەس دەزانی 22 پێنجی لێ بڕوە 17ەیە کەواتە لای ڕاست دەکاتە لای چەپ. پرسیاری 26 لە لای ڕاست ژمارە 6 یەکسانە بە پیتی م کەم 10 واتە چ ژمارەک دەی لێ بڕوە 6 دەمێنێتەوە بە دڵنیایەوە ژمارە 16 کوم زانی 16 چونکە ئەگەر ئەمە 16 لێرە دانێم 6 دەی لێ دەرکەم دەکاتە 6 بەڕێی کتێبەکەی چ دەکەین لە هەردوو لای کۆ دەی دادەنێم چونکە لێرە کەم دەم هەیە هەتا لای چەپ ببیتە سفر لای ڕاستی شەرەوها لێرانە کۆ دەی لۆ دادەنێم 6 کۆی بکەمەوە لەگەڵ 10 دەبیتە 16 کەواتە پیتی م یەکسانە بە 16 پیتی م دەکاتە 16 ئەوە تەواو بووم لە پرسیاری 26. پرسیاری 27 ژمارەکم هەیە ئەگەر سێی لێ بڕوا دەکاتە 15 بێگومان ئەو ژمارە دەبی 8 دەبی کەواتە بەڕێی کتێبەکەی کەم سێ کۆ سێ لێرەش 15 کۆی دەکەمەوە لەگەڵ سێ 15 کۆ بکەمەوە لەگەڵ سێ دەکا 18 کەواتە پیتی ل یەکسانە بە 18 ساغکردنەوەش دەچم لێرانە دەنووسم لە جیاتی دەنووسم 18 سێ لێ بڕوا دەکاتە 15 ئەوەش زۆر ئاسانە. ئێستا دێمە لای پرسیاری 28 ئامادەبوون ئەژمێرکردنی هزری بەکاربێنە بۆ ئەوەی س کۆ 2.5 بکاتە 10.5 ئایا چ ژمارەک کۆ بکەمەوە لەگەڵ 2.5 دەبیتە 10.5 بێگومان ژمارە 8 ئەمن ئەگەر 8م کۆ کردەوە لەگەڵ 2.5 دەبیتە 10.5 کەواتە ئەوە ڕاستە زۆر بە ئاسانی. پرسیاری 29 نزمترین پلەی گەرمی لە یەکێک لە ناوچەکان بۆ ماوەی 5 ڕۆژ بوو بە 4 پلەی سەدی 4 س وابزانم 4 س و 6 س و 10 دیسان 4 س 2 س 14 س ئەوجا ناوەندی پلەکانی گەرمی لەگەڵ 14 س چەند زیاترە لە ناوەند بەبێ 14 س. یەکەم جار ئەو پلانە هەمووی کۆ دەکەمەوە بە 14 کەشوە ناوەندەکەش دەردەینم ئایا ناوەند کووە هەمویان کۆ دەکەمەوە دابەشی 1 2 3 دابەشی پێنجی دەکەم 4 و 6 10 4 و 2 6 2 و 6 16 16 لەگەڵ 14 دەکاتە 30 واتە 30 دابەشی پێنجی بکەم دەکاتە 6 ئەوە زانیم ئەگەر 14یان لەگەڵ بوو پلەکە 6 س باشە
ئەدی ئەگەر چاردەکە لەگەڵ نەبوو واتە تەنیا ئەو پلانە کۆ بکەمەوە. 4 و 6 10 10 و 6 16 16 سئی ئەمن دابەشی 4 بکەم ئەو جارەی 16 س دابەش 4 دەکاتە 4 س. باشە دەکاتە 4 س بەبێ 4دا. جیاوازیەکە چەندە لە مابەینی 6 س و 4 س؟ لێکیان دەردەکەم 6 س 4 سئی لێ بڕوا جیاوازیەکە دەکاتە 2 پلەی 2 س. 2 س دوایە پلا پلەی گەرمی. تەواو بووین لێرانە خوێندکاری ژیر. هاتمە کۆتایی لاپەڕا 153. هاتمە کۆتایی ئەو وانەیە، هاتمە کۆتایی ئەو لاپەڕەیە. لەوانەکانی داهاتوو باسی لاپەڕەکانی پاش ئەو لاپەڕەیە دەکەم. هەتا ئەو کات هەر خۆش بی.